ڕووداوەکانی 21 تشرینی یەکەمی مانگی ڕابردوو لە شاری کەرکووک بۆ چوونی جیاوازی لە نێوان پارتە سیاسی کوردستانەکانی شارەکە هێناوەتە ئارەوە و بە جۆرێکە هەر پارتێک بۆ چوونی خۆی لەسەر بارودۆخەکە هەیە. کۆمەڵی ئیسلامی کوردستان پێی وایە دزەکردنی ئەو ژمارە چەکدارەی داعش بۆ ناو کەرکووک زەنگێکی مەترسیدارە و پێویستە بە هەند وەربگیرێت و قسەی جدی لەسەر بکرێت. یەکگرتووی ئیسلامی کوردستانیش دەڵێت دەبوو حیزبە کوردستانەکان بە جدی قسەیان لەسەر ئەو بارودۆخە هەبوایە و دەستنیشانی کەم تەرخەمەکانیان بکردایە. دیارە ئەو وەزعە نەخوازراوی کە ڕوویدا لە شاری کەرکووک بە ئاگاهێنانەوەک بوو بۆ دەسەڵاتدارانی ئەم شارە کە هێزێکی وا بتوانێت دزە بکات بێتە ناو شاری کەرکووک و جێگەی داخە بەڕاستی و پێویستە لایەنە سیاسیەکان هەوڵی توندوتۆڵکردنی باری ئەمنی شاری کەرکووک بدەن و دیارە خۆشبەختانە شاری کەرکووک ئەوەی کە چاوەڕوان دەکرا دیارە لەلایەن داعشەوە کە خەڵک و جەماوەر بەدەمیانەوە بچێ وەکو شاری مووسڵ و هەویجە ئەوانە خەڵکی پێشڕەویان بکە و پشتیوانیان لێ بکە بەڵام سوپاس بخوا ئەو خەڵک و جەماوەرە پشتیوانیان نەکرد لەو هێزە کە یانویست ئەم شارە بەڕاستی کێشەی تێبخەن و ئاژاوە بنێنەوە. زەرورە حیزبە کوردستان بانگەشمان کرد بۆ لە دڕاگانە بۆ حیزبە کوردستان کە زەرورە ئێمە یەک بۆی ئەو کەسانی کە مقەسرن بە سزای خۆیان بگەن یعنی ئاگادار بکرێن کە خەڵکە لە چۆ بزە چێ متهمە چێ وایە لەو شوێنەیە دیفاعی بکردا لەو شوێنەیە بە ئاگا وایە ئێمە تهدیدی بکەین دیاری بکەین ئەو دەستگای چێ کە ئەم خەڵقی لێ ڕوویداوە. لای خۆیەوە بەرپرسێکی پارتی لە کەرکووک پێی وایە پێویستە حیزبەکان لێگەڕێن دەستگامەکان کاری خۆیان بکەن و هاوڵاتیانیش دەسوەر نەدەن لە کاری هێزە ئەمنیەکان بەڵکو تەنها گەڕەکەکانی خۆیان بپارێزن. ئەمەش وەکو پاڵپشتیەک بۆ هێزە ئەمنیەکان. یەکێتیش پێی وایە ئەوەی لە کەرکووک کرا ڕووداوێکی نەخوازراوی ئەمنیە و بەوتەی بەرپرسی پەیوەندیەکانی حیزبە لە کەرکووک پێویستە کەم تەرخەمیەکان چارەسەر بکرێن. بەڕاستی حەقا ئەو پرسە ئێمە لێ گەڕین بۆ ئەوانەی پسپۆر و شارزانیان اختصاسیان ئەو ینی دەستگا ئەمنیەکان خۆیان هەموو کەسێکیش قسە لەسەر ئەوە نەکا چێکەم تەرخەمە چێکەم تەرخەم نییە. ئەوەی کە زەرورە ئێمە بۆی ئەو حاڵەتانە دووبارە نەبنەوە یەک ئەوەیە کە ئەو خەڵکانە لیان گەڕن بە پلانەکان دابنن بە و زەختێکی نەفسیش نەخەنە سەریان عسابیان تێک بدرێ. ئێمە هەمومان حسمان بۆ کردەوەکو یەشێتی نیشتیمانی کوردستان فەراغێشی ئەمنی لەم شارە هەیە پێویستە پێداچوونی پیا بکرێت پێویستە بە هەموو لایەنەکان حیزبە کوردستانیەکان هەموو خەرشی کەرکووک بە تورکمان و عەرەب و کوردشەوە دەست بخەینە سەر ئەو برینانەی کە یان ئەو فەراغی کە هەیە بۆی کە بتوانین چارەسەرێکی گونجاوتر بۆ بدۆزینەوە کە لە داهاتوودا ئەو شتە دووبارە نەبێتەوە. لە 21 تشرینی یەکەمی مانگی ڕابردوو ژمارەیەک چەکداری داعش دزەیان کردە ناو شاری کەرکووک و هێرشیان کردە سەر ژمارەیەک دام و دەستگای حکومی و حزبی و پاش چەند کاتژمێرێک هێزە ئەمنیەکان و هاوڵاتیانی کەرکووک توانیان پیلانی داعش بۆ کۆنتڕۆڵکردنی شارەکە شکست پێبێنن. بە پێی زانیاریەکانی پەیامیش بڕیارە لە چەند ڕۆژی داهاتوودا کۆبوونەوەی فراوانی نێوان حیزبە کوردستانیەکان ئەنجام بدرێت بۆ قسەکردن لەسەر ڕووداوەکانی مانگی ڕابردووی شارەکە. چیانووری کەناڵی ئاسمانی پەیام کەرکووک.